ئێمە ئەو لایەنە سیاسیانەی خوارەوە واژۆمان کردووە لە دوای ڕاگەیاندنی ئەنجامی بنکەکانی دەڤەری ڕاپەڕین و ئەو جیاوازیەی هەندێک لە سندوقەکان و ئەنجامە ئەلکترۆنیەکەی و ئەو تەزویرە بەرنامە بۆ داڕێژاوەی کە هەیە داواکارین. یەکەم، ڕازینین بەو ئەنجامە و ڕەتی دەکەینەوە و ناحەقی تەواوە بە مافی دەنگدەران. دوو، داوا دەکەین بە زووترین کات دەنگەکان لە ڕێگەی دەستەوە جیا بکرێنەوە، ئەو ئەنجامە قبول بکرێت لە جیاتی ئەنجامی ئەلکترۆنی. سێ، سندوقەکان لە دەڤەری ڕاپەڕین لە ژێر چاودێری لایەنەکان ڕاستەوخۆ فەرز بکرێ و ئەنجامەکەی ڕابگەیەنرێت دوایی بگوازرێنەوە. چوار، هەتا پرۆسەی جیاکردنەوەکە ئەنجام دەدرێت سەلامەتی سندوقەکان دەکەوێتە ئەستۆی ئیدارەی ڕاپەڕین. لایەنە سیاسیەکان مەڵبەندی پێنجی کۆمەڵی ئیسلامی لقی 11 پارتی دموکراتی کوردستان، دەڤەری ڕاپەڕینی هاوپەیمانی، مەڵبەندی 7 ڕانەی یەکگرتووی ئیسلامی کوردستان، مەڵبەندی ڕانەی حیزبی سۆسیالیست دیموکراتی کوردستان، بزوتنەوەی گۆڕان مەکۆی ڕانیە حیزبی شیوعی کوردستان، کۆمیتەی ڕاپەڕین.